سڵاوتان لێبێت ئەگەر گۆرانی شاعیر ئێستا زیینوو بێتەوە بگەڕێتەوە بۆ ژیان سەیری ژیان کات شعری لە درزی پەچەوە ئەگەر بنووسێتەوە بێ بنووسێت جادە چۆڵ و سێبەر نەبوو کاتی بەیانیش نەبوو ئەڕۆیشتم خەیاڵاوی بەڵام ئەم جارە لە گیرفانی بەتاڵم ئەڕوانی خۆشەویستان دوایەوەی کە ئێمە بەرنامەیەکمان کرد لەسەر بابەتەوەی کە ئایا ئەو فەرمانبەرانی کە موچە وەرەگرن دواکەوتنی موچە و یاخ پێنەدانی موچە تا چەندێک کاریگەریە لەسەر ژیانتان بەرنامەیەکی ترمان ئاڕاستەی کاسبکاران کردووە ئایا بێموچەی فەرمانبەران تا چەندێک کاریگەری هەبووە لەسەر ئیشوکاری ئەوان و لەسەر کاسبی لە ناو بازاڕە ئێوەش لەگەڵمان نابن. لە ساسە فەرقی کردو من ڕۆژی ئەو شتانە بای ملیۆنێکم فرۆشت و ئێستا ڕۆژی بای 100,000 فرۆشم. کار و کاسبیتان چۆنە؟ بەخوا کەزە وەڵا ئیتر بەنسبەتەوە خەڵگەڵێ مەعاش کەمە و ئەوەیە مەسەلەکە ئەوەتەوە کاریگەری هەبووە لەسەر ئیشی ئێوەش؟ ئارە وەڵا ڕۆژ کەوتووە ئەمڕۆ تۆزە ئیش کەس بوو کوێر بازار کزە بازار چۆڵە بۆچی بازار چۆڵە؟ بڵێ مەجموعی مشتری زۆ زۆرمانە ئەمیان داوامەکەن هیچ ماشیان وەرنەگرتووە پێنجشەمەی پێشوو تقریبا نیشم بۆ 7 نەفەر کردووە 4یان پارەیان دانناوە پارەیان پێ نەبووە بەقەرز سەریان چاک وەڵی برادری خۆمن وتیانم جارەکە ماشمەڕگە جاری دۆمین و پاراین یەکیان گەنجە تازە ژنیشێنەوە 15,000 پێ بوو. ئێستا ئێمە تەماشاکە وەکو کتێفرۆشێک بازار ئەم بێپارەی و بێمەعاشەکاری کرۆتە سەر هەموو پیشەوەرێک بۆ نمونە ئێستا بازار زۆر کەمە ئەوە تا لەم ڕۆیەکە 26 مانگە 4 کتێب مانگ فرۆشتووە بەڵام لە ڕۆژانی ڕابردووە سەیریگە کە بازار هەبوو کە هەمووی تەمان مەعاشخۆر و ئەمانە ماشیان وەرەگرت جموجۆڵ لە ناوبازارڕا هەبوو زیاترمان فرۆشتووە یعنی ئەمە کە بەسیترین نمونەی بازار بەڵێ من هەستەکەم ئێستا زۆر بەداخەوە خەڵک لەو پەڕی بێپارەی و نەهامەتیایە و توانم بڵم شار لەو پەڕی دۆخی خەمجینی خۆیەتی. کار و کاسبی لە چیایە؟ وڵی کار و کاسبی ماوەیە کە زۆر زۆر وێساوە ئەرە وڵا کەسە یەکی قۆم من ئەتەوە 5 ڕۆژ ئەوە نارە پێیە نەبووە نارەکە ها حتا خۆشم نەخۆشی دەدونیم لەگەڵای کل مانگە هەفتا پێش دەزانم بە عیلاج من ئەتەوە من 209 کیلۆ هەنار بۆ 5 ڕۆژە پێ من لە چوارشەمە دامڕۆ وڵا کاسبی نماوە بۆچی؟ بۆی مەعاششتەوە نییە تاوان کاریگەرەکەی لە 100 پێکاوە چونکە ئەگەر ببینین ئەمڕۆ ئەگەر من پارەم پێ نەبێ ناتوانم دوو علاگەشتە بەرمەوە ینی وا شتەکە وازە حۆڕوونە چونکە ئەگەر من ئێستا مەعاشخۆر بم ئەگەر 20 شەو دواب بکەوێ ئەبێ کرێی خانووی لە چی بێ مەسەلەن مناڵ بەچی لە دایانگەیە لە ڕەوزەیە لە هەرچیەکە دوو مانگ کرێخانوونەوە سێتر بۆ شیرەخۆرێکمە هەتا دوێنەکە قوتوێ شیرم کڕ بۆ مناڵەکەمت وڵی تاوانە ینی ئەمە بەڕاستی لە وڵاتێکە کە سەر و ژێری ئاڵتونە ئەبۆ شێوازە بێ بژی ترە بێ بۆچی لۆمێ ئەفریقا بکەین بڵین وڵاتی ئێمە ژێرخانی زۆر گەورەیە ئەگە پارە ئاڵ و گۆڕ نەکرێ ئێستا بڵین بۆ نمونە عقار وەستاوە باشە کرێکار ئیشی نییە سەقف نابەسرێ کابرا پارە نییە بێنێتە بازار ئەو شتانی کە لە بازارە ئەمێنێتەوە کەس پاری پێ نیە شتەکە بکردێ لەبەر ئەوە من ئاڵم بڵێ بە تاکید لە 100 کاریگەری هەیە بۆچی وتێ تاوانە شتێکە وتە تاوانە کە شیرەکە دوێنەکەم مناڵەکەم کەشیم بۆ قەپێ منە بۆ تاوانە یانی مناڵێکی 2 ساڵ و نیو هەم نوقسانیش هەردوو چاویشی خێلە کە تۆ پارە پێ نەبێ بە تاوانی دانێم بە قەرزی ئەو هەنارە کڕیمەوە ئەو شیرە ئەمێشە پارەی ئەلۆشم ناوە دێکا یانی کە من پارەی ئەلۆنێم بێن بە مناڵ تاوان نییە کاکە زۆر تاوانە باوکە تا چەندێک بێمەعاشی بێموچەیی کاریگەریە بۆ لەسەر ئیشی ئێوەش مەسەن ئایا ئیش وەکو ئەو ساهەیە یان کز بووە؟ وەڵی ئیشەکە وەکو ژاران فەرقی کردووە کزیان کیسەکە فەرقی کردووە ئەرەوەڵا هەمووی بستەوە ڕەبەیەکەوە ئەی چۆن ئێستا کابرا مەعاش وەرگرێ یەش وێرە نەفرێکە باباتەوە یا دوی نەفەرکە باباتەوە بۆ ماڵ و مناڵەکەشی تا جارانە ئەرەوەڵا یەکایەک فەرقی کردووە
بەرەو خراپی ڕۆشت وەڵی ڕۆژی بەرەو خراپی ڕۆشتیاننا وەڵی بەرەو زانشی بەرەو خراپی ڕۆشتەوە ئەیشی کاگارم خەڵکەکە پاری پێوێ یە شتێک نەفرێکە بە خۆی دوو کە بابخوای نەفرێکیش ئەباتەوە ماڵەوە بەدەکە پێشی نەبێ چی کاکارە ئەبێ سەیری کەبابە بکە ئەرە وەڵا ئەگە تەماشاشکە مەرحەبا کاکە تۆکو ترشات فرۆشێک تا چەندێک هەستەکەی بێموچەیی خەڵک مەسەن بێپاری خەڵک کاریگەریە بۆ لەسەر ئیش و کاری ئێوەش زۆر زۆر هەیەی کاریگەریە بۆ لەسەر زۆر زۆریش کاریگەری زۆر زۆرە لەسەرمان بازار هەر نییە عام بازار وەکو قەڵەباڵخە بەس کەس پارەی پێ نییەشت بکڕێ تاسیریە بۆ لەسەر ئیشەوە زۆر زۆریش نەگەر من هەموو دوکانەکان هەموو ناو بازار وایە ئایا بازار و کار و کاسپی ڕوو لە کەس بوونە بەڵێ بەڵێ تاچیت وڵی خەڵکەکە پارەی پێ بێشتە کڕێ بەس کە گیرفانی لە کزیاوێ مەجبورە دەست بە خۆی بگرێت و ئاگا لە خۆی بێ سێرەکەی تەسیری هەیە چونکە ئەگە کابرا ئیمکانێتێکی هەبێت ناوی چیە شتە کڕێ بەس ئەگەر پێی نەبێ مەجبورە خۆ ڕووی نابە قەرز بێ چی لە ماز بەرێتە ڕبع کیلۆ قەیماق بەرێتەوە مەجبورە دەست بە خۆی بگرێت تا چەندێک بازار ڕووی لە کزبوون کردووە بە بۆنەی بێموچەیەوە هەرعام کزە ڕاست ساڵێن بازار ڕووی لە کەسبوون کردووە کاریگەری بێپاری ئینی خەڵکو و بێموچەی تاسی کردو سەر هەموو ئیشێک بەڵێ باو بازارەکەی کە خەڵگەی بینێ خۆی لە هەموو ڕوویەکەوە ئیشی ئێوەش تەناشیت کەس بووە بەتاشیت بۆچی مەسە ئێوە ڕۆژانی تر چۆن نیشتان کردو کابرا پاری پێ نەبێت بەچی مەسرف کات وانە ئەسەی وایە بلەنجاری وایە کە مریشمانەیە گۆشتمانەیە شتارمانەیە خەڵک هەموو ئەی خوات بەستەکە پارە پێ نەبێت توی سادەیەکە خۆی لە فەیەکە خۆی بە هەزار دانانیشی سیۆنی سەرفکەی سلام علیکم تا چەندێک بێمەعاشی تەسیری کردوتە سەر ناو بازار وەکو ئیشی ئێوە زۆر بەڵێ بەعام هەمووی لە بچووکترین شتی بازارەوە تا گەورەترین شت تەسیری کردووە یعنی لە کابرایەکی دەزیێرەوە هەتا بازرگانێ تا مەقاولێ تەسیریە وڵی بازار نییە و معاش نییەکەم ئێمەش کە معاشە بێ بازارمان باشە بێ سەر چونکە معاشەکەش ئێمەش تەسیری لێمە کرد و بازارمان نییە بەڵێ ئەمەژی شێکە لە بۆچوونەکان کە ئەڵێن بۆیە ئێمە ئەوە بە تاقی تەنیا ڕاوەسەرین لە دوکانەکە ببێت تااقەتی چونکە بازار نییە ئێمە بەر لەوەی کە چاوپێکەوتن لەگەڵ هەر کەسێکە یاخو لەگەڵ هەر دوکانارێکی بەڕێز و کاسبکارێکی بەڕێزاکە کردومان ناسەیمان کرد لە ژوورەوە بە تاقی تەنیا بەردەم سۆبایەک و دانیشتوایان وەکو ئەم بەڕێزە ڕاوەستا و چاوەڕێەوە کە موشتەریەک بێت ئیشی با بڵین شتێکی لێ بکرێ بەڵام ئەر ئەم چاوەڕێی موشتەرەکە کات و موشتەرەکەش نایەت لەبەری کە موچەی وەرنەگرتووە لە پاش ناوبڕەکە و گەڕێنە وڵاتان دوورمەکەونەوە لەگەڵمان بن. یعنی کەمل پارەی ئەلوانێ بێن بە مناڵ تاوان نییە کاکە زۆر تاوانە باوکو